ماوەیەکی زۆر جوان لە هاوڕێ جوانەکانم بێت لە بەرنامە جوانەکەی گەشت و زانیاری ئەمڕۆ هەموو شتەکانمان زۆر جوانن لە بەرنامە جوانەکەی گەشت و زانیاری ئەمڕۆ هاتووین سەردانی کلینیکی دکتۆر کۆچەر عومەرمان کردووە کە پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵانە ئێرە شوێنی یاری نییە ئێرە کلینیکی دکتۆر کۆچەرە بە خۆشحاڵیەوە کە گرنگێکی زۆر یاو بەم کلینیکە و لە چەند بەشێکی زۆر پێگاتەوە دواتر لەم گەشتەیە ئەیبینن جا پێم خۆشە سەرەتا بژڕۆمە لای هاوڕێ جوانەکانم بزانم چۆن و ناویان چییە چونکە هەرۆ کۆزانن بەرنامەی گەشت و زانیاری هەر جارە و کۆمەڵێک مناڵی نوێ لە بەرنامەکەمانە بەشداریەکەن لەگەڵمان نابن وەرن چۆنن؟ باشی! دڵتان خۆشە؟ بەڵێ! دڵیان زۆر خۆشە ئەمە چی ئەم یاریە ئەیکەن؟ سەرتان گێژ ناخوا؟ نەخێر! ناوتان چییە؟ لیڤەر! ئەدی تۆزە بیوەستێنن؟ بەیەکەوە یاریشەکان ئافەرم هەر بژین لێرە بوون بە هاوڕێ؟ بەڵێ! باشە تۆ ناو چییە؟ باب ئاوا بێم قسە لەگەڵ کەم دواتر بۆی کە ڕێک بینەوە ناوت چییە؟ دیمان لە پۆلی چەنی تۆ؟ یەک هەر بچی سەرکەوتوو بی دیما پێم بڵێ تۆ پێشتر سەردانی دکتۆری مناڵانە کردووە؟ نەخۆش بووی پێشتر؟ چی بووە؟ نەخۆشی پڕگێشاوە؟ سکچون و ڕشانەوە؟ ئەمڕۆ باسیەکەین باشە؟ بۆ ئەوەی کە بە دووربی لەو نەخۆشیە. باشە پێم بڵێ کە هاتووی بینیوتەکە بەم شێوازە جوانە نەخۆشخانەکان ڕازانرابێت و وێنە کێشرابێت و یاریدانرابێت. پێت خۆشە بۆ شێوازە بێت؟ وەکو ئەمڕۆ بۆی تێریاری بکەی لەگەڵ هاوڕێکانە؟ هەر بژیت دواتریش ئەڕۆی بۆ لای دکتۆر و چارەسەری شەکات و کۆمەڵێک یاری زۆر باشی شەکەی وایە؟ هەر بژیت. با بڕۆم بۆ لای ئەم هاوڕێ جوانەشم چۆنی؟ ناو چییە؟ لیڤەر! لیڤار لە پۆلی چەنی لیڤار؟ سێ هەر بشی سەرکەوتوو ئەم یاریە چی ئەیکەیت؟ خولانەوە! خولانەوە؟ ئەی سەرتان گێژ ناخوا؟ بەڕاستە؟ چەند جار خولانەوە دی بزانم ئەزانی؟ 5 6 حوت ژماردت هەر بژیت با بڕۆم بۆ لای ئەم هاوڕێ جوانەی کەشم چۆنی؟ باشە! ئەمەی تۆ ڕەنگی سەوزە و هاوڕێمان زرد بوو ئەمیان شین بوو ئەمیش سوورە تۆ ناو چییە؟ لیدیا! لیدیا لە پۆلی چەنی تۆ؟ 6 هەر بژیت چەند باشە ئەم هاوڕێ جوانانم بەردەوامن لە خوێندن و هەرێکی لە قۆناغێکی جیاوازدان با پێت بڵێم تۆ لە وەرزی ئێستا کە لە وەرزی بەهارانی دواتر ئەچینە وەرزی هاوین حەزت لە چ خواردنێکە بیخۆی؟ میوە؟ لە میوەکانە حەزم لە شووتیە. شووتی؟ چیتر؟ شووتی زۆر باشە چکە پڕە لە ئاو. کاڵەکیش؟ خەیاریش بە هەمان شێوە زۆر باشە کە وەکو ئاو ئەتوانی سوودی لێ وەرگری. هەر بژیت بەردەوام بە لە خواردنە باشانە باشە؟ ئێوەش بە هەمان شێوە. با بڕۆم بۆ لایم هاوڕێ جوانی کەشمادی تۆزە وەرە دواوە توانیت؟ هەر بژیت تۆ ناو چییە؟ ئاڵە لە پۆلی چەنی تۆ؟ دوو هەر بژیت باشە دوو خواردنم پێ بڵێ کە ڕۆژانە زۆر ئەیخۆیت. دەوێتی هاینە؟ بەڵێ؟ شووتی و کاڵ. شووتی و کاڵک ئەی ساردەمەنیت حەز لێیە؟ زۆر نا؟ ئەزانی زۆر خواردنیشی خراپە؟ هەر بژیت دواتر ئەمڕۆ کۆمەڵێک پرسیار ئەەکەین لە دکتۆر و کۆمەڵێک زانیاری زۆر باش و دروست وەرەگری باشە؟ ئەگەر تۆش پرسیاری هەبوو لە دکتۆری بکە باش؟ هەر بژیت با بڕۆم بۆ لای ئەم هاوڕێ جوانانی کەم چۆنن؟ باشی! چەند خۆش یاریەکەن بە ئەمیشدانیشم لاتانەوە ئێوە ناوتان چییە؟ تۆ ناو دیێ ئەی تۆ؟ لیا ئەم یاریە چییە ئەیکەن؟ باشە بوو ئەمەتان هەڵبژار هەردووکتان؟ باشە چەپ و فەلەق ئەزانن منیش زۆرم حەز لێیە یاریکی زۆر خۆشە ئەمەی دواشەوە یاریکی زۆر جوانە ئێرە پڕە لە ڕەنگ ئێوە حەستان لە ڕەنگە؟ حەستان لە چ ڕەنگە؟ تۆ پەمەی ئەی تۆ؟ شین ڕەنگی شین و پەمەیی زۆر جوانە واتاکەشی پڕە لە وزە و لە ئەرێنی لەبەر یەکەن ڕەنگی شین و پەمەی؟ هەر بژین زۆر باشە ئەی دڵخۆشن ئەمڕۆ لە گەشتەکەمانە لەگەڵمانان؟ منیش زۆر دڵخۆشم ئێوەشم ناسی لە نزیکەوەزانن؟ تۆ ناو چییە؟ شا واتای چییە شا؟ ئەم هاوڕێمان مەلیکە مەلیکەکەی ناوان مەلیک شا چەند ساڵی؟ 6 شا 6 ساڵە هەمووی شە زانی؟
باشە خواردنێکی کەم پێ بڵێ کە بە پیتی شێبێ زۆر ئاسانە ڕەنگی سوورە توێکڵەکەی سەوزە ئەو هاوڕێنشمانوتی ناوکەکەشی دەنکی ڕەشی تێ شوتی هەر بژیت پێم بڵە حەزی لە شوتیە کاتە پێت خۆش ئەمڕۆ پرسیار لە دکتۆرکەین کە گرنگی خواردنی شوتی چییە کاتە پێکەوە پرسیاری دەکەین باشە ئەم یاریەش کە تۆ ئیسەیەکی زۆر زۆر جوانە بە زۆر بێواشیەکەی لەسەر خۆ یاریەکەی زانی هەر بژیت با بڕۆم بۆ لای دوو هاوڕێکەم ماوە بە ئەوانیش خۆیان بناسێنن دواتر ئەڕۆین بۆ لای دکتۆر باش با بچم بۆ لایەن چۆنی ناو چییە؟ ئەرین ئەزانی ئەرین سێری ئەو وێنەی پشتۆم کرد سێری کە چەند جوانە پاسی قوتابخانە تۆش بە پاسی قوتابخانە هاتوچۆکەی یاخود بە پێ یاخود بە پێ نزیکە لێتانەوە کاتە ڕۆژانە کاتژمێر چەند هەڵەسی؟ حەوت و ئەوانە هەر بژیت ئەی شەوانە زووە خەوین باشە بەڕای تۆ گرنگە شەو زوو بخەوین یان گرنگ نییە هەچ کاتێ بخەوین گرنگە شەو زوو بخەوین وایە تۆ لە پۆلی چەند بووی؟ 5 هەر بژیت باشە دابناوە کە لە داهاتووە حەس بکەی ببی بەچی ئامانجی بۆ خۆت داناوە یان جارێ نەگیرتوو بۆی کە بزانی خۆت لە چی ئادۆزیتەوە ئەتوانی چەند ساڵێکی تریش ئەو بڕیارە بێزانی هەر بژیت دواتر ڕۆین بۆ لای دکتۆر کۆچەر بەڵام پێم خۆشە یەک هاوڕێمان ماوە بیناسێنم چۆنی ئەمە چییە کا لەناو ئەمەیە ئەوە تۆ لە کێوە هاتیت چۆن هاتیتە ناو ئەمە ئەوە گەر من بمێ بێ چۆن بم بێ باز بم وایە تۆ ناوە چییە مەلیک تۆش مەلیکی مەلی مەلی چکە مەلیکی کەشمانە بوو لەو لاوانای شام بوو مەلی پێم بڵێ حەزت لە یاری تۆپە زۆر خۆشە یاری تۆپ ئەزانی تۆ باشە پێم بڵێ لە پۆلی چەنی مەلی سێ هەر بژیت حەزت لە قوتابخانەیە زۆر باشە با پرسیارێک لێکم ئیتر بەرە مناڵان ئەچنە دەرەوە و یاریەکەن و زۆر ماندووە بن بۆیە لەشیان وشکە بێتەوە پێویستیان بە ڕێژەیەکی باش ئاو خواردنەوە هەیە بەڵام بەداخۆ زۆر بمان شیرینیە خۆینیان شەربەتی شیرینە خۆین کەوامان لێکا دانەکانمان خراپ بێت و قەڵەو بین باشە تو ئامۆژگاری چییە بۆ مناڵان بۆ ئەوەی کە ئەوە نەخۆن ئەوە ڕاستە بیخۆن ڕاستە کە شەربەت بخۆنیان ئاو بخۆن ئاوکە باشترە وایە کاتە تۆ بێ بە هاوڕەکانمان بڵێ کە پێویستە ئاو بخۆن ڕۆژانە وایە تۆ زۆر ئاو خۆی منیش زۆر ئاو خۆم من وەکو ماسی وام تۆ وەکو ماسی وایت کات هەموومانە بین بە ماسی بۆی کە ئاوێکی زۆر باش بخۆین بۆ جەستەمان پێویستە وایە هەر بژیت کاتە پێت خۆشە ئیسە بڕۆین بۆ لای دکتۆر و پرسیاری لێ بکەین باسی گرنگیەکانی ئاوی شەکەین باشە ئیستا من بە پێی پرسیارەکانی ئێوە پرسیار لە دکتۆرەکەم کاتە هاوڕێ جوانەکانم ئێوەش ئەگەر بەشداریەکەن لە گەشت و زانیاری لە ماڵەوە کۆمەڵێک پرسیار ئامادەکەن بۆی دواتر لە گەشتەکەمان لە پسپۆڕی ئەو بەشێک بکەین کاتە لەگەڵ مانابن ئێستا گەشتەکەمان دەست پێکە سڵاو لەوێ دکتۆریان چۆنی زۆر سپاس دەکەم مەمنون بژیت ئێستا مناڵەکانم لەگەڵانیە لە بروی یاریەکەن لەوتی و جا پێم خۆش بوو سەرەتا بێن بۆ لای تۆ سڵاو لەوێ زۆر سپاس خۆت بناسێنی بۆ هاوڕێکانم من دکتۆر کۆچەر عومەر عەلی پسپۆڕی نەخۆشەکانی مناڵانم تازە لەدایک بووان هەڵگری بڕانامی دکتۆرا لە نەخۆشەکانی مناڵان خۆشحاڵین زۆرمان پێ خۆشە کە سەردانی تۆمان کرد لەم گەشتەیە و زۆر دڵخۆشی کردم کە ئەبینم گرنگێکی زۆر دیاوە بەم کلینیکەیە و لەگەڵیا چەندین کتێبی شدانا بۆ دایک و باوکەکان و بۆ مناڵەکان و پێم خۆشە خۆت باسی وردەکاری تاوکەی زۆر سپاس وەکو پێناسە کلینیکەکەمان یەکێکە لە جوانترین کلینیکەکان لەسەر ئاستی عێراق ڕاستە بریتە لە 4-5 بەشی جیاواز وەکو خزمەتگوزارە سەرەکیەکان هۆڵی پێشوازیمان هەیە بە شێوەیەکی جوان و مۆدێرن دروست کراوە کۆمەڵێک کتێبی تایە لە کتێبخانەکەیە کە تایبەتە بە پەروەردەی مناڵ لە ڕۆژی لەدایک بوون و هەتاوەکو 18 ساڵی لە ڕووی دەرونیەوە لە ڕووی جەستەیەوە لە ڕووی ڕاهێنانەوە لە هەموو حاڵەتێکە لە ڕووی خواردن و هەموو پێویستە تایبەتەکانی مناڵ لە هەردوو داحێکەوە
دابین کراوە لەو کتێبانەیە بەڵێ و فریشە دایکە توانێت بیباتەوە بێنێتەوە بە ئیسیعارە وەکو کتێبخانەیەکی گشتی وایەرە ئەمە هۆڵی پێشوازیمان لە پاشان تەبەن کە درگای مەسعە دەکرێتەوە بەرامبرت هۆڵی سینەما ئەبینی ڕاستە هۆڵی سینەمایکی فۆرکەیمان هەیە کە بە کوڵتیکی بەرز هەتانشتە ژوور و نایبینی شێوازی هۆڵەکە چۆن دروستکراوە و ئەستێرێکی زۆری سینەمای مناڵان وێنەکانیان دانراوە بۆی کە ببیندێت ئەم مناڵەکان حەزیان پێێتی و کیان ئەوەی لەسەر داوای ئەوان ڤیددیۆکان پێشکەش دەکەین هۆڵی سینەماکەمان تایبەتە بۆ تەمەنی 6 ساڵ بەرزتر بۆ مناڵانی کە ناتوان لە شاری یاری بکەن ئێمە لەوێ لە پێشوازی دایانێنین و پاشان کە نۆریان هێتێت لەژوور بۆ لای دکتۆر ئەمە هۆڵی سینەماکەشمان و هۆڵی شیرپێدانی دایکمان هەیە ئەم هۆڵە لەگەڵ دایبی گۆڕێنە ژوورێکی تایبەتە تەنها بۆ دایکانی کە شیرە دەمە مناڵەکانیان بۆی بە ئاسوودەی شیربن و شوێنێکی تایبەتە و بێدەنگە چکە پێویستە لە ڕووی دەنگیشۆ ئەو شوێنە ئەزل بێ لە ناوەیادە و هەروە شوێنێکی تایبەت شمانە کە دایکە بە ئیسراحەت دەنگ نەبێت بۆی دایکە بتوانێت بە شوێکی سروشتی شیر با بە مناڵەکەی ژاوەژاو کاریگەری لەسەر کەمبوونەوەی شیری دایک دروستەکان لە ڕووی دەرونیەوە دایکە ئارامترە و ئامادەترە هەتا دایک ئارام بێ شیرەکە زیاترە ئەمە کۆمە حساب بۆمان نەکراوە و پاشان شاری یاری مناڵانمانێ ئەم شارە ساڵانە دیزای نەکرێتەوە ئێستا تا ئێستەمە بۆ ماوەی 3 ساڵە کلینیکم هەیە 3 جار دیزاین کراتەوە لەسەرێک هۆکاری دانانی ئەم هۆڵی شاریاریش ئەوەیە بۆ مناڵانی خوا 6 ساڵە زۆر جار بتومە مناڵ پێویستە لەگەڵ حەزەکانی مامەڵەکەی ئەوش لەگەڵ حەزەکانی تۆ مامەڵاکە ینی کەهێتە ئێرە مەسەرن لە ماڵەوە کەڵێ بابڕێ وەلای دکتۆر کۆچەر ئەڵێ بابڕێ ئەزانێت چی چاوەڕێتی ئەوە زۆر گرنگە بەلامەوە لە شاری یاریە بەعام هەموو ئەو پێویستیانی تیا کە حرەکەی مناڵەکان زیاتر ئەجوڵێن ئەی مناڵمان هەبووە پلەی گەرمی سینۆ بووە لەوێ ڕای ئەکرد هەرەخۆشی یاریە کرد بیری چ بۆکە نەخۆشە کە مناڵ نازانێت خەداع و چاو کاتە ئەوەش ڕاهێنانێکە بۆی کە تەندروستی باشتر ببێت بەڵێ بەدڵنیا لەگەڵ کۆمن مناڵی ترێکترە بینن ئاشناتی دروستەکەن یاریەکەن هەتاوکو نۆدێ دوایش کە تاو ئەبێت لێرە جارێکە چێتۆ یاریەکە ئەنج ئەڕاتەوە بۆ لەو هۆکارێکە بۆ تاخیبوونی دایک و باوکان لە ئیشوکانی ڕۆژانی خۆیان بەڕاستی بەڵام دوجار دایک و باوکەکەش دڵخۆشن لەگەڵ مناڵەکە چکە هەم ئەکە کاتی مناڵەکە دڵخۆش و دایک و باوکی دڵخۆشە بن ئەمە چوار بەشی سەرەکی کلینیکەکەمانە و پاشانیش هۆڵی ژووری پزیشکمانەکە ئەویش بەڵێ کتێبخانێکی تایبەتی تیاکە هەموو مناڵێک بەپی تەمەنە جیاوازەکان چیرۆکی تایبەت پەروەردەی جوانمان بۆ ئامادەکردوون هەموو مناڵێک چیرۆکی خۆیان لەگرێت و هەندێک جار مەسەرەن خوشک برا هەیە مناڵێک هەیە بۆ کلینیک براکی یا خوشەکەی لە ماڵەوە ڕاست پێ لە کە چوی چیرۆکێکیش بۆ من بێنەرەوە یعنی ئەوەشمان هەیە بەڕاستی بۆ بە جۆرێک لە خەڵکەتی مناڵەکان ئەوانی کە مەسەن مانگانیان دوو مانگ جارە سەدانی کلیکەکەن فێر مناڵێ کە ڕۆژی یا بەدایکی باوکەڵێ خوا بە دکتۆر کۆچە بڵێن با چیرۆکێکم بۆ بنێت یا دەفتەرێکی وێنم بۆ بنێرێتەوە زۆر باشە ئەینی دکتۆر ئەو مساسەیە چێ لە دوای تۆ کە بۆ مناڵەکانە داناوە ستاویش دەکەم ئەمە تێکەڵبوونی مناڵە لەگەڵ شوێنی چارەسەرا یعنی ڕاستە تۆ بتێنێتەوێت کلینیک شوێنێکی بازرگانی وەکو ئیش داهاتی هەیە بەڵام تۆ دوجار ئەبێ بەشە لە داهاتەکە بخێت و خزمەتی مناڵ ڕاستە ئێمە شەریکاتی سپۆنسەرمانەکەن بەدەستخۆشی وانی زۆربەی ئەو شەریکانی کە هاوکارمانن شەریکاتی شیرە شەریکاتی دەرمانە هاوکارمان بووی ئێمەش بچین خزمەتی زیاتر بکەین تۆش دەتوانیت ئەوان بەکاربین بۆ خزمەتی مناڵانی شارەکە دوانێ یەکێکی لەوانی کە هەمانە ئەم مەساسەیە تەبەن ئەمە ڕێژێکی زۆر کەم شەکلی تایە و حەجمیشی زۆر بچکۆلێ بۆچی ئەمماندا زۆر کەس بۆچی ئەمەدانێ ئەمە خراپە شەکلی تایە ئەمە یەک کەوچکە نیو کەوچکە چا شەکلی تیانە بۆچی ئەماندا بۆ دووشت یەک کە مناڵ هێتە ژوورۆ لە بری سەرنج باتە من سەرنج هاتە ئەوە ئەمە یەک منی بیدەچێتەوە بە بینینی ئەمە بۆی لە پێشی شۆ لە قاپی شوشەشا دانراوە شوشەیەکی ڕۆنە یەکەم کە هاتە ژوورۆ منی بیدەچێتەوە دووهەمیش کە ئەمەی خوارد ئەمە ئەچێتە مێشکەوە بۆ یادگاری ئیتر شتێکی یادگارێکی شیرین ئەچێتە مێشکی مناڵەکەەوە نەوەک یادگارێکی تاڵ دوایی کە ڕۆژ بەتابەتی بۆ مناڵی 2 ساڵ و 3 ساڵ کاتە تۆ هانی مناڵانەی بۆ ئەوەی کە نەخۆشخانەکانیان خۆش بێت دکتۆریان خۆش بێت و نەترسن بەدڵنیایی و هەر کەس لە پسپۆرەکەی خۆیان ئەبێ پسپۆر بێت ڕاستە زۆر هەموو کەس لە پسپۆرەکەی خۆیان بێ پسپۆر بێت زۆر ڕاستە کاتە پێم خۆشە ئێستا بڕۆین بەشەکانی تر کە باست کرد بۆ گرنگی زۆرە من زۆر حەزەکەم ببینم ئێوەش لەگەڵمانابن لەم گەشتەیە ئەبینین و کۆمەڵێک پرسیاری زۆر باشی لەکەین فەرمە دکتۆر بەڵێ لەوێ یاریەکەن
ئەمە شاری یاری مناڵانە طبعا وەکو پێشترش بۆ عەرزم کردی ئەمە تایبەتە بە مناڵی خوارد تەمەنی 6 ساڵ وەلو تەمەنی 8 ساڵ و 9 ساڵیش خوانی تابینەوە لەبەری هەندێک یاری هەیە بۆ تەمەنی ئەوانیش تا ڕادەیە گونجاوە دیزانی دیواری شاری یاریەکەمان وا داناوە کە مناڵ هێتە ژوورەوە ئەوە ببینێت کە لەسەر ناوی بڵێن شاری یاریەکە کە بەرامبەر دوو شاری یاریمان داناوە بۆ مناڵانش کە تەمەنیان گەورەتر پاسی قوتابخانەماندانە ئەمەوەکو فێربوونی مناڵێک کە حەزێک دروست بۆ مەکتەب ڕاستە بۆ قوتابخانە ینی هەر وێنەیەک تایبەتمەندی خۆیە ئەمە یاریکی سەلامەتە کە یاری کۆلارێ بۆ مناڵ ینی هەرێکان بە دیزاینە دامانە ئەوە مناڵ فێری کتێب خوێنەوەکە ینی کاتە بیرتان لە وێنەکانیش کردوتەوە لەگەڵ بەڵێ بڵێن تۆ بێ وێنەیەک دانی کە تعامل لەگەڵ مناڵەکە بکەی بە بێدەنگی ڕاستە یاریەکانش کە دامانە بۆ منە خلیسکێنەمان هەیە ئەم قەڵامان هێمە دووسێ ناوی هەیەکی لەوانە پێڵێ قەڵای نەمرود ئێتە هەرێکش پێڵێ ڕاڕەوی تیا بۆ یاریکردن وە خلیسکێنێکە کورسیمانەیە کە مناڵ یەکێکە لە هەر یاری خۆشەکانی مناڵە طبعاً دووسێ جاری شکاوە بۆ مەلوماتە دەبری مناڵی گەورەش حەزی لێتی سەرەکە ڕاستە بۆیە باڵانس تێگەچێت نەجار ئەشکێ بەڵام هەر ڕۆژی داوە ئێستاش بەرناکەی ئەو یاریە بەڵێ لە هەمان کارێنی زیاترە خلیسکێنەمانێ شوێنی یاریمان هەیە بۆ مناڵی بچووک مناڵی مەسەرەن ساڵ 8 مانگ 9 مانگ حوزی گەورەمانێ پڕە لە تۆپ ئەگە بیبینی ئەم حوزە بۆ مناڵ بەکارێک کە دایکەکەی خاتە ناو بخۆ بە تۆپەکان مەشغوڵە بێت تەماتەمان هەیە ئەوەش تەماتەیە کە جەناب تێبینی ئەم تەماتەیە وەکو خانوویەکە بەڵێ خانووی کەروێشکەکەی ئەچنە ناوە لە پەنجەرەکان بای بۆ دایکیانەکەن بە تایبەتی ساڵ و نوو ساڵانی وامە لەکرێت دیزایانی عەرزەکەش ئەگەر دیقەت بێ بە هەمان شێوەیە کاریگەریە ئەوان جوانترین شت لە کلینیکا چیە مناڵان مناڵ کاریگەری ڕەنی زۆر لەسرە یعنی لە کەم دەقە کە هیتە ژوورەوە لە مەسعادەکەەوە هەتا هیت ئەم قاتە ڕەنەبینی سوور شین سەوزە ڕەنگە زەقەکان کە تایبەتە بە ژیانی مناڵە وا لە دەرونیانەکە کە زیاتر ئاسوودە بن بۆیە ئێمە قەراری ئەم هەموو ڕەنگە تێکەڵەمانناوە بەڵام ڕەنێک کە چاویش عەزە نادا بۆی مناڵ هەمیشە ئاسوودەیکە ئەگەر هەموو یەک دیزاین بێ مەسەن هەمی بێجی بێ هەمی قاوەی بێ قەت مناڵ هەست بە ئاسوودێنان چکە مناڵ عالەمەکە تایبەتمەندی خۆی هەیە زۆر چاکە دکتۆریان دەست خۆش بێ زۆر دڵخۆشم کە بەو شێوازە جوانە گرنگی ئێن بە مناڵان و بە دەرونی مناڵان پێم خۆشە ئێستا لەگەڵ هاوڕێ جوانەکانم کۆ ببینەوە وەرن باگیۆ بگرین لە دکتۆر کۆمەڵێک زانیاری زۆر باشمان پێ ئەڵێت دواتر ئێوەش لەگەڵ هاوڕێکانتان و خێزانەکانتان باسی بکەن باشە مناڵەکان هاوڕێ جوانەکانم ئێستا کۆبووینەتەوە بۆ ئەوی کە زۆر بەباشی گوێ لە دکتۆر بگرین ئێوەش دابنیشن و زۆر بەباشی گوێبیستی زانیاریەکانمان بین با دەست پێ بکەین دکتۆر بەخێر بە مناڵە بەرز زۆر خۆشحاڵ بووین کە هاتن بۆ کلینەکەمان دووبارە و سێبارە یەکێک لەو پەتانی کە ئێستا بڵاو بۆ تۆ ئەبێ هەمووتان بزانن بریتێ لە پەتای سکچون و ڕشانەوە طبعا لەگەڵ گۆڕینی پلەکانی گەرمایە چەند ڕۆژێک ساردە چەند ڕۆژێک گەرمە بەداخۆم فترێ تۆزێک ناجێگیرە پلەکانی گەرمە بۆیە هەندێک جار پەتای زستانش تێکەڵە بێتەوە بەڵام ئەوی کە ئێستا بڵاوە بۆ مناڵ ئازیزەکان پەتای سکچون و ڕشانەوە چکە پلەکانی گەرمە ئیترەوە چەند ڕۆژێکە زۆر بە خێرایی بەرزە بێتەوە ئەبێ زۆر وریابن چکە ئیتر خواردنەکان لە هەر شوێنێ بن چ لە ماڵەوە چ لە دەرەوە زوو تێکەچن ئاو زوو پیس ئەبێ کە بەسەر بەتاڵی بمێنێتەوە ئەبێ ئاگادار بن خواردنی پاک و تەمیز و ئاوی پاک و تەمیز بخۆنەوە باشە؟ زۆر باشە ئەفەرم ئەوەیەک دوو هەم گرنگە بۆ گەورەکان کاگان لە مناڵەکان بێ بەڕێنماییکردنی ئامادەکردنی خۆراکی تەندروست بۆ پاک و تەمیز بۆ سەردا پۆشراوە کەواتە ئێمە کە چوین بۆ مەکتەب یان لە دەرەوە خواردنمان خۆ لەگەر سەرداخرا و ئەیخۆین ئەگەر سەری بەرەڵا بوو ئافرێن خواردنی سەر عەرەبانە ئەبێ بخواین ئافرێن ئەوە زۆر گرنگە کە مناڵ ئەم وحیی بۆ دروست بێ ئەم ڕێنمانە وەرگێ و خۆی یعنی کەزانی خواردنێک سەردانە پۆشراوە شیرینیە هەر خواردنێکی ترە بڵێ دایکە من ئەمە ناخۆم چکە سەردا پۆشراو نییە دکتۆر کۆشەر وتێتی ئەمە میکرۆب باڵەگری و نەخۆشەکەون ئەنجاعاتن لەگەڵ بەرزبوونی پلەکانی گەرمە هاتن خواردن زووتر تێگەچێت مەسەن تۆگە لە زستانە سینی خواردندان لەسەر جادە لەوە چێ بە 12 ساعت هیچی لێنێ بەس لە چەند ساعتێکی کەمە خواردن تێگەچێت لە بەرگەرمە بۆیە کە خواردنی شتێک چوو تووشی چێبین سکچون و ئافرێن کاتە تووشی هەوکردنی کۆندامی هەرسەبی ئێستا پەتاکە تقریبان زیای کردووە پەتای سوون ڕشانە بەڕاستی هۆکارەکەی چییە؟ ئەرزم کردی یەکێک لە هۆکارەکان زوو تێکچوونی خۆراکە یەکێکی لە هۆکارەکان کە
زۆر بڵاوە لە نێو مناڵان و گەورەشە گواستنەوەیەتی لە ناو یەکترا طبعاً شێوازی گواستنەوەی ئەم پەتای سکچوونشانانە فیکۆ ئۆڕۆڵی پێڵن یعنی لە دەست و لە پیسایە و گازێتەوە مەسەرەن ئەگەر مناڵێکی لە مناڵە چاوگەشانە بچێتە تەوالێت دەستی پاک نەشواتوایی ئەوە دوایی ئای طبعاً کەواتە پاکوتەمیزێکێکە لە هۆکارەکانی نەگواستنەوەی پەتای سکچوونشانەوە بۆیە پێویستە لە دوای تەوالێت چی بکەین؟ ئافرین دەستمانە شوین و پێش نان خواردنیش جارێکتر چێکەین؟ ئافرین ئەبێ دەستمان بشێت چکە زۆر گرنگە دەست شۆردن یعنی ئێستا لە نیزامی دەولیە کە لە سەحەی عالەمیە قسەی لەسەرەکرد تەنانەت ئەو شوێنانی کە تایبەتن بە مناڵی نەوەکان مناڵی تیا ئەمەنەیە کیلویەکە 700 غرامە کیلۆ ڕوبعەکە ئەڵێ پێویست ناکات زۆربەی شتەکانی تەعقیم لابراوە تەنها دەست شۆردن لە هەمویان گرنگترە چکە تۆ بەمە تەعامل لەگەڵ هەموو شتێکاکەی و دایکان و باوکانی بەڕێزیش بە دڵنیایەوە کە خواردن ئامادەکەن خواردن دایانێن بۆ مناڵەکانیان پێویستە دەسوپلیان جوان بشۆن پێش هەموو خواردنێک لەبەرەوەی بە تایبەتی دایک مەزدەری بڵاوبوونەوەی سکچوون و ڕشانە پەتاکەی لە ناو خێزانەکە بۆیە گرنگە بەڕاستی ئەگەر دایکتان خواردنی بۆ حازەکردن بڵێ دایکە دەستەکانێ بشۆ ئەنجا نانمان بەرێ باشە؟ ئافرین بۆیە گرنگە بەڕاستی ئەم حاڵەتانە هۆکارێکێکت لە هۆکارە هەرە بڵاوەکانی هۆکاری بڵاوبوونەوەی پەتای سکچوون و ڕشانەوە ئەی چی بخۆن یا مناڵەکان چی بخۆن بۆ ئەوی کە بە دوور بن لەم نەخۆشیە دوو شت زۆر گرنگە بۆ مناڵە عەزیزەکان یەکەمیان شلەمەنی چ ئاو چ شلەمەنیەکان بەگشتی چ ئەو میوانی کە ئاویان زۆرە تابەن خوای گەورە وای بۆ کردوون کە لە هاوینە ئەو میوانە بەرەمێت کە ئاویان زۆرە شووتی خۆخ کاڵک هاوڕانم زۆری شووتیە ئاینەشی گیان نامێت بۆیە گرنگە ئەو میوانی کە ئاویان زۆرە زۆریان لێ بخۆین دائیمە مەسەلەن زۆربەی کاتەکان کە مەعدەمان بەتاڵە چێشتەنگا و کاتەکانی عەسر ئەو کاتانە باشترین کاتن بۆ خواردنی میوە کە برسیتە نەک بە تێری ئەبێ میوە بە برسەتی بخورێ بۆیە ئەو دوو کاتە زۆربەی کات شووتی کاڵک بۆچی میوە دکتۆرە بێ بە برسێتی بخورێ سێمە وا ڕاهاتوین لە دوای نان خواردن میوە خۆی نەخێر ئەو هەڵەیە بۆچی دوو هۆکارمانێ یەکەم هۆکار هەر خواردنێک هەر میوەیەک بخورێت ئەو ڤایتامینانی کە تایەتی سوودی نییە لەناو ئەچێ بۆی کاریگەری خواراکەکەەوە ترشەڵکەوە دووهەمیان ئەو میوانە بە پێچوانەوە هەندێکیان ئەبنە ژەهر لە دوای خواردن کاخوری شیرینی ناڵێت میوە بۆیە باشترین کات بووی کە میوە سوودی لێ ببینی لە هەموو ڤایتامینەکانی تایەتی پێویستە میوە لە بەمایدی بەتاڵ بکڕێ بە برسێتی زۆر چاکە ئەمە یەکی تر لەو شتانی کە زۆر گرنگە بۆ ئێمە لەبەری ئیتر وەرزی گەرمە یاری ئەکەین لە کۆڵان لە دەرەوە لە باخچە لە هەموو شوێنێ پێویستە زۆر ئاو بخۆینەوە بۆی بەردەوام لاشەمان وشک نەبێتەوە باشە گوڵەکانم ئەبێ ئاو زۆر بخۆینەوە و ئاگاشمان لە تەندروستی خۆمان بێت مەسەرەن یەکێ لەو شتانی کە بۆ هەمومان گرنگە چییە بۆ مناڵایزەکان لە سەعات دەی نیۆڕۆ دەی بەیانی هەتاوەکو سێ عەسر نابێ بێنە دەرەوە لەبەری پلەی گەرما لەو کاتانەیە بەرزە تووشی نەخۆشی ئەبن بە تایبەتی پەتای سکچوون و ڕشانەوە ئەمە یەک دوو هەر قوتابیەک لەگەڵتان نابوو هەر مناڵە لەگەڵتان نابوو هەستان کرد پەتای سکچوون و ڕشانەوەی هەیە دوورکەونەوەلی و نابێت لەگەڵ هیچ کەسێکیشا خۆراک بخۆن کە گومان بکەن پەتای هەبێت باشە بە ساقا بۆچی بۆی کە ئێوەش توش نەبن و خاڵێکی دیش کە بۆ مناڵە عایزەکان زۆر گرنگە پێویستە مامۆستایان چ لە قوتابخانە چ لە باخچەی ساوان ڕێنمایی وەرگرن تەندروستی چ خۆیان پێدەوڵەمەندکەن و بێن بە مناڵەکانیش چکە ئەوەی گرنگە قوتابی گوێ لە مامۆستاگرێ بڕوان پێ بکە زۆر جاگوێ لە دایکباوکیشی ناگرێت زۆر کاریگەرە مامۆستا لە هەموو خۆناغەکانی خوێندنی مناڵانە پێویستە زانیاری تاوی هەبێ پڕچەک بێ بە کۆمەڵک زانیاری کە تایبەتە بە پەتای ئەو کاتە پەتاوەرزەکان چ زستان چ هاوین چ پاییز بۆیە گرنگە ئێستا لەم کاتە دایکان و باوکان و مامۆستایان ڕێنمایی تەواو وەرگرن زانیاری تاوان هەبێت لەسەر پەتاکان هۆکاری بڵاوبوونەوەی چۆنەتی چارەسەرکردنیشی تەمەن تۆ کە مناڵەکە تووشی سکچوون و ڕشانە بێ بزانین چۆن مامەڵ لەگەڵاکە بەڵێ مهمترین شت کە لە ماڵەوە هەبێ دوو شتە بۆ دایکان و باوکان یەکەم گیراوی دێکسترۆلایت مغەزی کە مناڵەکەی بۆی بگرێتەوە بۆ شازی دانراوە بیخۆنەوە ئەبێ هەر کامێکمان تووشی سکچوون بووین چی بخۆینە لە ماڵەوە مەغازی گیراوی دێکسترۆلایت بۆچی بۆی کە وشک نەبینەوە زیاتر طبعاً تۆ هەموو کەسێک کە پاشەڕۆی هەیە جسم وا ڕاهاتووە ئەوەی کە پێویستە هەڵێ ئەمژێت و باقیەکەی فڕەت دەرێ بەڵام لە کاتی سکچوون و ڕشانەوە هەموو ئەو کانزانی کە خۆی هەیەی و ئەوەشی کە لە خواردنەکانەوە دەگری هەموو هێتە دەرەوە
لە پیساییە بۆیە زۆر بەزوو یەکەم وشکە بێتەوە ئاویتیان نامێنێ دووەم ڕێژێکی زۆر لە کانزاکان لە خوێکان لەدەستەدا بۆیە گیراوی دێکسترۆلایت ئەمانی هەمووی تیاتە ویسێداتەوە زۆر باشە دەست خۆش بێ دکتۆریان پرسیارتان هەیە؟ هیوادارم هەمووتان سووتان بینی بێ فەرموو بەس دکتۆر بێ زەحمەت کە لە هاوینانە قەیسیە خۆین بۆچی پێی تووشی سکچون و ڕشانەوابین قەیسی طبعا کۆمەڵک میوەمان هەیە مزریەکی تایە یەکێک لەوانە قەیسیە قەیسی ئەو ترشەی کە تایەتی بە تایبەتی لە دوو حاڵەتە ئەگەر قەیسی بخورێت چانسەیە کە بێتە هەوکردنی ڕێخۆڵەکان یەکییان قەیسیە لە بەگەرمی واتە قەیسێک ئەگە گەرم بێت چانسێک کە پێکاتەکەی تێک بچێت وەکوی کە خۆ دووسێت زۆر مابێتەوە بەڵێ و یەکی تر لەو کارەکانی زۆر خواردنێتی زۆر خواردنی هۆکا چکە ترشەڵۆکێکی زۆر زۆر دروستەکات ئەبێتە هۆی چالاکبوونی ڕێخۆڵەکان و سکچوونێک و دەرکردنەوەی ئەو خواردنە خۆی سکچوون و ڕشانەوە بە ئەو ڕوونکردنەوەش بم سکچوون و ڕشانەوە خۆی کردارێکی فسیۆلۆجیە واتە نەخۆشی نیە لە ئەسڵا چونکە تۆ خواردنی خۆی ئەبێ بەژەهر ئەوەی کە لە مەعیدەیە جسم فراتە دەرەوە ئەوەشی لە خوارەوە لە ڕێخۆڵەکانە جسم فراتە دەرەوە بۆی پاکی کاتەوە تۆ نایبێ ڕێ لێ بگری نایبێ ڕێ بگری ئەمما دێ بمێتەوە لە شا خراپە یعنی زۆر کەس سچون ڕشانەوە بە نەخۆشی تێگەیشتووە نابێ پێچانەوە سچون ڕشانەوە نەخۆشی نییە بەڵکو ڕێنمایەکانی جسمە بۆ دەرکردنی تەنێکی بێگانە خراپ و بەسەرچوو ژەهراوی لە جسم بەڵام تۆ دێکسترۆلایتە خۆی بۆ بۆی کە وشک نەبێتەوە بۆی کە ئەوەی کە لەگەڵ ژەهرەکە کە جسم فراتە دەرەوە تۆ تەعویزەکەی بێتەوە هیچی تر فکرێکی زۆر جوانە دەست خۆش بێ دکتۆرگیان بۆ ئەو زانیاریە باشانە کە ئەمڕۆیات بە ئێمە و بە دەکواکەکانیش کە ئێستا بینەرمانن بە هیوام ئێوەش سووتان وەرگرت بێ سووتان وەرگرت؟ دڵنیاییەوە بەڵێ هاوڕێ جوانەکانم کۆتاییمان هێنا بە گەشتی ئەمڕۆمان گەشتێک بوو پڕ بوو لە ڕنگ و لە زانیاری بە هیوام کە سوودمەند بووبن لەم زانیاریانی کە ئەمڕۆ وەرمانگر لە ڕێگەی دکتۆر کۆچەرەوە کە پسپۆری نەخۆشیەکانی مناڵان بوو زانیاریەکانتان بە باشی وەرگر؟ کاتە ئێستا ئازانن چۆن خۆتان بپارێزن لە نەخۆشی چون و ڕشانە؟ ئەی ئەزانن ئەبێ چی بخۆین ڕۆژانە زۆر؟ چی؟ هەر بژین ئەی چی میوەیەک زۆر زۆر بەسوودە؟ زۆر بە باشی وەریان گرتووە هەر بژین پێم خۆشە زۆر سپاسی ڕەنگەلەریشکەم کە دیاری بۆ هاوڕێ جوانەکانم بەخشیوە لە ڕێگەی کیتس زۆنەکەیەوە زۆر سپاسیەکەین کە دیارەکانمان هەموو جارێک تایبەتە بۆ شوێنی کە ئەمڕۆ بۆیە ڕۆین بۆیە ئێستاش پێداویستی دکتۆرتان وەرگرتووە بە هیوام تا گەشتێکی تر تەندروست باش بن و خواتان لەگەڵ